ئەو جاهەیە شەیما خان پاش ئەو فیلمە کە بە زمانی کوردی بوو کوردی من فیلمێکی ترم کرد بە ناوی ماریانە بە زمانی خۆمان ئەمجارە ناوی ماریانە بوو دووبارە هەموو مناڵ بەڵام ئەم جارە خەڵکی عەنکاوە بوون بە زمانی خۆمان تەرجەمەم کرد بە ئینگلیزی کە دیتیان سەحەفیەک لە ئیتیحادی ئەوڕۆپی هات یەکێتی ئەوڕۆپی بەدڵی بوو داوەتی منیان کرد ئێستاش دەتوانن ڕاستم پیشان بدەن کە بەڵگەم هەیە کۆمەڵە وەسیقەیەم هەیە لە حسابی خۆیان منیان دعوت کرد ئەو فیلمە عەرض کرا لە بروکسل لە بەلجیکا عاصمەی بروکسل عاصمەی بەلجیکا لە مەقەری ئیتیحاد ئەوڕۆپی عەرضم کرد چونکە تەرجەمەی ئینگلیزی بوو دوای بەدڵیان بوو منیان نارد لە شاری لینز لە نەمساش عەرضم کرد لە سویس عەرضم کرد لە ئەڵمانیش عەرضم کرد ئەو دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو دەنگدانەوەیەکی زۆر باش بوو چونکە ئەوەی VHS بوو يعني هوب سيستم نظامي عائلي كاميريتي ساده وساكار بو خوني زاروكان بس ماريانا نا بكاميراي بروفيشنال بو بكام كواليتي باشتر بو اسا جو فيلم عرضين كرديه على السينمات بلام نادم بو تلفزيون كان دمويه بفروشن براسي چونكا صدايكي اويش لسري زور نسرا فبرهندي هسم كرد مناله كان بس بداخه وبتايبتي خوني زاروكان او كسك دوري هجار وري قرت ويعني كوملا منال لويه بەخوای باوەڕکە بە ئاستی گەوران تەمسیلیان کرد دەبوایە ئەوانە بەردەوام بی لە مەسلەی چاڵاکی مناڵە سینەمەوە لە شانۆ زۆر باشە مامۆستا ئێمە هەمومان ئەوە دەزانین کە بەڕێستان لە شانۆی کوردی جێگەی پەنجە و مادووبووتان دیارە دەمەوێت ئەو بپرسم ئایا شانۆ دەتوانێت گرێ دەرونیەکانی کۆمەلگا و تاک بکاتەوە لەو ڕێگەیەوە بگەین بە چارەسەر چارەسەری چی ببەست چارەسەری ئەو کێشانێکە هەیە بۆ لە ڕێگەی شانۆ لە ڕێگەی هونەرەوە چارەسەر بگرێت من ئەڵێم بەڵێ نەبەست شانۆ و دراما و هەموو شتێک بەڵێ یەک شانۆگەری یان دراما یان فیلم باوەڕکە بە چەندین مەسئولی گەورە و قسەم باسم کردووە ئەگەر ئەوان شتێک دەبی بزانن یەک شانۆگەری یان یەک فیلم کە باسی کێشەی ئەوە بە شێوەیەکی تەکنیکی و پرۆفیشنال بکات بە شێوەیەکی ئۆستایی بکات من ئەڵێم خەڵک ئێستا زەوق نییە تەماشای نەدەوەیەکی سیاسی بکات دەتەوێت شتێکی سیاسی بگەینی بۆ خەڵک وانەیە کوردایەتی و کوردستان بە زمانی شانۆ بکە بە زمانی فیلم کە بۆ چونکە ئێستا خەڵک ئەوەندە بێزار بوون لە سیاسە بەس دەدوێکی سیاسی بی یەکسەر کەناڵەکە دەیگۆڕن بەڵام نەفسی مەوزوعی تۆ بە واسطەی سیاست و بە واسطەی نەدوێ سیاسی بڵێ بە زمانی شانۆ بکە هەموو خەڵک تەماشا دەکات کەواتە من ئەڵێم جارێک لە پێش گەورەترین بەرپرسی کوردستان لە 15 کەس بوون هونەرمەند و ڕۆشنبیر و نەوانە بووم حەز ناکەم ناوی بینم کابراایکی زۆر گەورەیە بەدڵی بۆ ئەو قسەم گوتم چی گوتم ئەگەر دەوێت دەوڵەت ئێستا ئیسپات دەکەم ئەولەویەت بۆ هونەر دەبی بدەن هونەری شانۆ و دراما یەک بەڵگەم هەیە هەر دەوڵەتێک ئەگەر بێوێت کۆنتڕۆلی هەستەکانی ملت کات ئەبێ یەکەم جار کۆنتڕۆلی هەستەکانی هونەرمەندان بکات و هەستەکانی ئەو مسەورە بکات ئەو دەرهێنەرە بکات چکە ئەو دەرهێنەرە ئیشێک دەکات زۆر بە ئاسانی بەخۆشی ملت تەماشا دەکەن چونکە زمانی سەرنجڕاکێش هەیە مۆسیقای تێدایە بە شێوەیەکی خۆشی شادی تەماشای هەر مۆزوعەکە سیاسیە بەڵام بە زمانی هونەری لەبەر هەندێ ئەڵێم شانۆ ئەگەر هاتوو بەدەستی پیاوی شیاو بێت ئۆستا بێت لە ئیشی خۆی دەدەرهێنان باوەڕکە ئەتوانی کۆمەلگە بگۆڕی و چارەسەر بکات و سەد قات لە هەزار نەدۆسێت